بەناوی خۆی بەخشندە مێرەبان سڵاتان لێ بێزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە ئەڵلقەیەکی نوێی قوتابخانەی خێزان بە ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بوومەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمڕۆ لە شاری سلێمانین خانەوادەیەکی تری نمونەیی ئەمڕۆ دەکەینە میوانی بەرنامەکەمان و هاوکات ببینین بزانین ئەوان لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنن و ئەزمموی خێزانی ئەوان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە بینەر و بیسەرمان بن. یاڵڵا سەلام عەلەیکم. سلام علیکم جناب مامۆستا چۆنن ئەحواڵتان باشن سەلامەتن دەنگ و باستان تەوان مامۆستا قاسم ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان دەبێت و ئەزمموی ژیانی ئەوانتان ئینشاءڵڵا بۆ دەگوازینەوە مامۆستا سپاس بۆ قبولکردنی ئێمە وەش دیاری ئێمە بۆیەوە زۆر سپاس بۆیەوە فەرموو مامۆستا. بسم الله الرحمن الرحيم. سەرەتا بەخێر هاتنتان دەکەین بەخێر بێناخوا کە ئێمەتان بەسەر کردوێتەوە. من قاسم فەخر ڕەحیم ناسراو بە عەبدوڕەزاق لە ئەسڵا خەڵکی منتقەی پیرەمەگرون و دووکانین، بەڵام ئێستا لە سلێمانیدا دەنیشتنەوە سەرقاڵی مەدرسە و دامەزاوی ڕابوونم بۆ پەروەردە و پێگەیاندن و فێربوونی قورئانی پیرۆز. مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت، پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانانەکەم ئینشاڵڵا ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت بێ. من ناوم ژیان محەممەدە، خەڵکی شاری سلێمانیم، پیشم ژنی ماڵەوەم، بە خێراتنتانەکەم عەزێتان کێشا بەخێر بن سەرچاو. بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەی خانەوادەکەمان. من ڕامیا قاسمم، قوتابی قۆناغی یانزەمی زانستی لە قوتابخانەی ئامادەی سلێمانی کوڕان لە شاری سلێمانی. بەخێر بن سەر و سەرچاومە. من ناوم ئاری قاسمە، لە پۆلی چوارم لە قوتابخانەی زیرەکی بنەڕەتی. بەخێر هاتنتان دەکەین. ناو ئینانە، من کچیزی بچی ماڵم، بەخێر بن بۆ ماڵی ئێمە. کە حەجی زۆ خۆشحاڵ بووین. سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ وەزیەتی کە لەم ڕەمەزانە کێشاوتانە. ئەگەر هەلەوە دەست پێ بکەم بزانم لەگەڵ مانگی ڕەمەزانە ئاوا بە خێزانیەوە چۆنن؟ یاخوا بەخێر بێن سەر چاومان، خوای گەورە مەوفەقتان کە و عەزێتتان شاوە ئێوە لەو دوورەوە هاتون، خوای گەورە مەوفەقتان کە بەخێر بێن سەر چاو. دیارە مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە، خوای پەروەردگار هەر بە تایبەتی وەکو خەڵاتی بۆ ئومەتی داناوە، تایبەتمەندی خۆی هەیە و سوپاس بە خوای پەروەردگار. ئێمەش حەدەلئیمکان یعنی ئەوەی کە تێگەیشتوین یا لە بەقەدر تاقەی خۆمان هەوڵی ئەوە دەین عیبادەتی تیا بکەین و ئەو پەرستشانی کە هەیە خوای گەورە وەکو ڕۆژ و تەراویح و قورئان خوێندن تی ئەنجام بدەین ئینشاءڵڵا. خوای گەورە ئینشاءڵڵا قبوڵی کە. دایکی ڕاستگۆ زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ میوانداریتان. ئەگەر بزانم دەمەوێت بزانم تۆ لەگەڵ ڕەمەزانات چۆنی و بەشێکی زیاتر لە جاران پێما بێ فۆکسەکە خواستەکە دێتە سەر ئێوە و سفرەکەی ئێوە کە مانگی ڕەمەزان پێوە هیلاک دەبن. لەگەڵ ڕەمەزانە بەگشتی چۆنی بەرنامەت چۆنە؟ وەڵێ پێشێکی بەخێراتتانەکەم عەزێتان کێشا و کەیمەتان بەسەر کردەوە. وەڵی ڕەمەزان زۆر چێژێکی خۆشی هەیە. تۆ لە ڕەمەزانە وەکو مانگەکانی تر نییە، هیلاک بوون و ماندووبوونی پێوێ، بەڵام لەو سەر و گازانی پاداشێکی لە سەروەرەگری زۆر دڵت پێی خۆشە و ماندووبوونەکەت حەسێنێتەوە. هەر عادەتەن لە ڕەمەزانیشا دایم خێزان عایلە ئافرەت بە تایبەتی لە سعات 5 لە مەتبەخا بێ، سعات 5 لە مەتبەخا بەڵێ چکم بە شوێنەی خواردن حازرەکەی وەکو ڕۆژەکانی کەینی دەبێ زوو. بزانم لە سلێمانی بۆ پاشێ سعات چەند هەڵەسم بۆ ئامادەکاریەکانەوە گشتی؟ وڵی من پارشێوار عادەتەن هەر سعات 3 دەسەکەن بە پارشێ و دروستکردنی خواردن وشت لە سعات 3 وانێتە دەست پێت. باشە سعات 3 ئەوکو بڵێ نیوەی شەوە تۆ چێژ لەوە بینی کاتێک خواردن ئامادەکەی بۆ پاشێ و؟ وەڵێ زۆر خۆشە، چکم تۆ شەوانی ترکوە هەڵاتی ئەو شەوانی کاڵەسی ڕەمەزان ئەو مانگە کارێکی لەگە ماڵەکانی ترە ئەو هەستانی پارشێوە ئامادەکردنی بەربانگە ئەوانە زۆر چێشێکی خۆشی هەیە. باشە لە سفرەش پێم وابێ هەمووتان بەیەکەوە کۆ دەبنەوە لە مانگی ڕەمەزان. ئەوە بەلای تۆ چێژێکی چۆنەکە ئەبینی کاک ڕاستگۆش پێما بێت لە دەرەوە چۆتە دەرەوەی خانەوە دەکبدێتەوە و ئاوا هەمووتان بەیەکەوە لە نێو لەسەر سفرەیەکا کۆ بنەوە. منواستی دایکەتی بەدایک بێت هیچ مناڵێکی لێ دوور نەبێت، تایبەتی لە ڕەمەزان و بەربانە زۆر خۆشە هەموو بەیەکەوە بین، هەموو بەیەکەوە دوعا بکەیت، هەموو بەیەکەوانە ئیفتارکەی زۆر چێژێکی خۆشیە. من ڕەمەزانان ڕاستگۆی زر نایم بچێتە ماڵی خۆی لەگەڵ خێزانی هەلای خۆمە بێ، بەڵامی ترەوە کچەکە
لەگەڵ لەبەر هاوسەری ناکرێت ڕاست وەکو کوڕەکە بێت بێنیتە لای خۆی وای دەی ئینشاءڵڵا کاگرازگۆژ نابێت لە فتورکەوێتەوە بە تایبەتش لە مانگە ڕەمەزان کا حەجی هیچ بەرنمەیەکی تایبەتتان هەیە بۆ مانگەی ڕەمەزان کە بێ ینی کە عیبادەتەکان زیاترکەنیان کارێک کەمترکەیتەوە یەک زیاترکەی خۆت وڵای حتمما ڕەمەزان کە هات ئینسانە بێ عیبادەتەکانی زیاد کات بە تایبەتی ئەوە هەر ئۆتۆماتیکی و ڕۆژ و خۆی زیادە لە چاو مانگەکانی ترە نوێژی تەراویحە قورئان خوێندنە و حتمما ئەمەژە گەر بە بەرنامەیەک هەر فەردێک هەر کەسێک بە بەرنامێک ڕێکی نەخات لەو سەرەوە ناتوانێت چونکەکەم ئەگەر تۆ لانی کەم ئەگەر بتەوێت ختمێک قورئان بکەیت ئەبێ ڕۆژی جوزئێ بخوێنیت شەو ڕۆژی جوزئێ بخوێنی ئەگەر بتەوێت دوو ختم بکەیت چەند ختم لە بەرنامەی سەرەتای ڕەمەزانە بتەوێت بیکەیت ئەبێ ئەوەندە جوزئە بخوێنیت لەگەڵ ئەوەشە کاتەکانی کەم ئەبێتەوە چونکەکەم تۆ بەشێکە بە پاشەوە ڕوا بەشێکە بە مەسەڵەن تەراوی هەڕوات ئەی چۆن ئەو کاتانە قەرەبوو بکەیتەوە ئەگەر بەرنامەیەک و ڕێخستنێکە نەبێت ناتوانانی ینی عیبادەتەکان ڕێک بخەیت خۆی پەروەردگار ئینشاءڵڵا هەموو لایەکمان موفق سەلامت کات زۆر سپاس بێگومان لە ماڵەکاندا هەر یەکێکمان تایبەتمەندیەکی خۆمان هەیە من ئێستا کە لەگەڵ کاگڕامیارم کاگڕامیار خۆشحاڵین کاگڕامیار بەوە ناسراوە لە نێو خانەوادە و ماڵەوەیان کە زیاتر خەریکی بابەتی خوێندنەوەیە کاگڕامیار حەزەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەم خوێندنەوە لە کوێ فێر بوو کێ هاندەرت بوو بۆ بابەتی خوێندنەوە سەرەتایی خوێندنەوەی من ئەگەڕێتەوە بۆ پۆلی حوتی سەرەتایی ئەو کاتی تەمەنم 13 ساڵان بوو لێوە کەم تا زۆر ئاشنامم لەبەر بە حکمی خۆمانە لە ماڵەوە باوکم و کاکەم کتێبخانەیەکی بچکۆلەمان هەبوو تر لێوە لە سۆنگەی ئەوانەوە بە هاوکاریەوان بەرەبەر ئاشنای گیانی خوێندنەوە من تەمەنی 30 ساڵ دەستم کردەوە خوێندنەوە کاگڕامیار ساڵ تقریبان 3 بۆ 4 مانگ ڕۆیشتووە دەمهەوێت بپرسم لەم 3-4 مانگەیە چ کتێبێکت خوێندوەتەوە یان ئەم ماوەیە هیچ کتێبێک هەیە کە کاتەکانی خۆت بۆ تەرخان کردبێ تقریبا ئەم 3-4 مانگە تەنها فرای 6 کتێب کەوتوم 6 کتێب نەک نامیلکە نا 6 کتێب زۆر ئەوانیش کتێبی یەکەم مەملەکەتی سەرابستانی مولحیدان کتێبی دوایین پیاوی ئەندەلوس کتێبی ئەو خەونی بۆ ڕاستی کتێبی ئەدەب و ڕۆشتە کۆمەڵایەتیەکان کتێبی خواناسی ئاین ئیمان هەروە بەرجێکەمی تەفسیری قورئانی بەرز و بەپێس باش زۆر باش کتێبی باشت خوێندوەتەوە لەم 3-4 مانگە کام لەم کتێبانە زیاتر سەرنجی ڕاکێشاید یان تایبەتتر بوو لە کتێبەکانی ترکە خوێنتەوە ڕاستی قورس هەڵبژارنی کتێبێک و تایبەترین کتێب بەجیکە لەو کتێبانێکەوە لە نێو هەموو ئەو کتێبانی کە پێشتوش خوێنمەوە زۆر کاریگەری لەسەرمەوە بێت کتێبی دوایین پیاوی ئەندەلوس بووە کتێبی دوایین پیاوی ئەندەلوس لە نووسری بناوبانگی میسر ئەحمەد ئەمین ڕاستگویانە بڵم ئەم کتێبە دەستنووسیەکە بۆ کابراایك بەناوی عەلی بەدی مۆرسکی کە لە ساڵی 1870 زاینیان نووسی بێتی بیزاد نووسری ئەم کتێبە دوایین پیاو بووە کە لە ئەندەلوسا ژیابێ کە گەورەترین شارستانێتی موسڵمانەکان بۆ کاکاتە ئیسپانیا و بەشێک لە پورتوگالی ئێستا نووسری ئەم کتێبە باز لەوە کاکە و کاتە چۆن موسڵمانەکان تەنها لەسەر دین و زمانیان کە و کاتە بە عەرەبی قسەیان کردو بە چەندان ناڕەحەتی لە کوشتن بڕین سوتاندن ئەشکەنجە و ئازار تێپەڕیون ئەم کابرای باز لەوە کە چۆن بە نەهامەتەکانی خۆی بە بەرچای خۆی و تاوی ئەندامی خانەوادەکەی ئەسووتێنرێنکەوە تەنها لەسەر مسلمان بوون و لەسەر جیاوازی ئایدۆلۆژیا لەسەر جیاوازی فکر باز ئەو نەهامەتیانی خۆیەکە بازەوە کە چۆن خوای گەورە دەرو خێری لێ ئەکاتەوە بۆی کە وا لە دەست دادگای پشکنین و لە دەست کاسۆلیکەکان ڕزگاری ئەبێت و بەرەو قاهیرە ئاڕ باشە کاگڕامیار دەتوانی پێم بڵێ خوێندنەوە چی بە تۆ بەخشیوە یان شتێک سوودێک لە خوێندنەوە بینیوە کە ئاوا لە ماوەیەکی کەمان زیاتر لە 5 کتێبت خوێندوەتەوە خوێندنەوە بیر و فکری مرۆڤ فراوانەکانی وا لە مرۆڤەکە لە بیرکردنەوەیە تیژ بڕوا زۆر بڕوایانی مەسافەیەکی زۆر لە بیرکردنەوە بڕێ وا لە مرۆڤەکە لە هەموو باس و خواسێکە بە تایبەتێک کەسێک مەوسوعی بێ لە خوێندنەوە فرەر بابەت بێ لە خوێندنەوە هەموو بابەتێ بخوێنێتەوە وای لێکە لە هەموو بابەتێکا بدوێ بۆ مەسافەی کەوا پێیەتی لە زانیاری نەک لە حەدی خۆی زیاتر بۆ مەسافەی کەوا دەستی کەوتۆ بای ئەوە معریفەیەکی لەسەر بابەتەکان بەعام بدوێ لە شوێنانە پەکی ناکەوێت لەسەر گفتوگۆکردن و بیر و فکریشی فراوانەکاتەوە باشە کاگڕامیارە مۆژگاری چیە بۆ کەسانەی کە دوورن لە خوێندنەوە ناخوێندنەوە بە تایبەت لە سەردەمی گەنجی و لاویدان ڕاستگۆیانە بڵم خوێندنەوە جیهانێکی ترە ینی ئەو کەسە ئاشنا نەبووە هەر ئەوەی ئاشنا بێت و داخڵ بێ دەرچوون لی تۆزە قورسە چکە لەگەڵ هەر کتێبێکە کە تۆی خوێنیتەوە چی جیهانێکی ترەوە و لە پاش تاواگرنی ئەو کتێبە دەگەڕێتەوە جیهانی واقع جا پیا و پیاوەیە کە بتوانێت ئەوەی لە جیهانی کتێبەکە دەستی کەوتۆ لەو جیهانە لەو گەشتی کە کردویی بۆ جیهانە لە جیهانی واقعی خۆیان بیچەسپێنێ تەنها لە یەک بوارە کتێبە خوێنیتەوە
سەرەتای دەستکردن بە خوێندنەوە لە بابەتی گەشە پێدانی مرۆیی و لە بابەتی ئاینیان خوێندنەوە بەس ئێستا زیاتر لەم ماوەتە بەری بابەتی ئاینی و دەستم بابەتەکانی تر گرتووە. دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس کە لەگەڵمان بووی. ڕەمەزان مانگێکی خۆشە تا بڵێیت پێویست دەکات و ڕەمەزان بەرنامێکی تایبەتی بۆ دانەی ئەگەر پێش هاتنی ڕەمەزان بەرنامێکی بۆ دانەنەی لەوە چێ بڵم لە ڕەمەزان ئەفریانەکەی بەرنامەدا بنەی طبعا ڕەمەزان ختمکردنە نوێژی تەرایح بە جەماعەت ئەمانە زۆر چێژ و تامێکی تایبەتی خۆی هەیە لە مانگی ڕەمەزانە زۆر ضرورە ئێستا بە تایبەتی دایکان کە هەردەم لەگەڵ مناڵەکانیان مەڕای من دایک ئەبێ لەگەڵ منداڵەکانی وەک ڕەفیق وابێت لەبەرەوەی ئەوەی کە لە دەرەوە ڕوئەیات ئەگەر مناڵەکە دایکەکە وەک ڕەفیق تەعامل نەکا لەگەڵ مناڵەکەیە طبعاً پەنابا لە شوێنێکی تر باسی مشکلەکەی خۆیکە بەڵام ئەگەر دایکەکە وەکو ڕەفیق وابوو لەگەڵیا وەکو دوو هاوڕێ وابوون زۆر ضرورە لەوانەیە کێشەکە گەر بۆ دایکی باسکە جوانتر بتوانێت بۆی حلکە تا بچێ بۆ هاوتەمەنێکی خۆی باسکە ضروریشە ماڵ و خێزان بە تایبەتی دایک و باوک ئاگایان لە مناڵەکانیان بێت چکۆ ئێستا زروفێکی زۆر ناخۆشە هەڵواشاردنەوەی خێزان و هەندێک شتی ترکە دوور لە دینە ئەمانە ناڕەحەتە بۆ مناڵ ئەبێ ئەرکمان زۆر قورسە لە چاو ساڵانی زووە کە دایک و باوکمان ئێمەیان گەورە کردووە ئەرکی ئێستا زۆر قورسە چکم هەموو شتێک ئاسانە بۆ مناڵ ئێستا هەموو شتێک لە بەردەستیاتی ئەگەر دایک و باوک بە تایبەتی دایک ئاگادار نەبێ پێی ئەخزێ ئەو مناڵە بەڕای من چاودێریکردن تۆ ئەوەندە لە مناڵەکەت لەو تەمەنەیە کە تێبگالێت تی بگەێنی کە خۆی گەورە وەکو مراقیب وایە بەسەریەوە من هەمیشە ئەم شتم بە مناڵەکانی خۆم بدەوتمە لە هەر شوێنێکە خۆ ئاگای لێ نەبوو چیتان ویست بیکەن جا زۆر جار کاکە ڕازگۆی ودای کە جا شوێن هەیە کە خوا ئاگای لێمان نەبێ دیکەوە بغەڵەت مەکەن بەڕای من مناڵ بە خۆشەویستی خوای گەورە و ترسی خوای گەورە بیترسێنی نەک بەوەی کە تۆکو محاسبەیکەیت و دایمەن وەکو مراقەبە بی بەسەریەوە چکم ناتوانیت مناڵ ئەچێتە مەکتەب خۆ ناتوانانی لەگەڵی بڕۆی ناشتوانی تۆ بە مستەمری کامیرێک بەسی بێ بەڵام کە تۆ تێت گەیان کە خوای گەورە ئاگادارە لە هەر شوێنێکا بێ هەر چێکەکە ئەو مناڵە ناتوانێت هەنا بۆ شتی خراپ بەرێت و دوورە بێت لە هەڵەیشەوە. وڵای زان و خۆشەویستان ئێستا لەگەڵ سەرپەرشتیار و بەڕێوەبەری خێزانەکە قسە دەکەین و باسی گرنگی پەروەردەکردن دەکەین و پەروەردەی خێزانی. کاخاسم ئەگەر باسی ئەوە بکەین پەروەردەی خێزانی یان پەروەردەکردنی منداڵ لە چ قۆناغێکەوە دەست پێ دەکات ئایا قۆناغێکی تایبەت هەیە بۆی کە تۆ دەست بکەی بە پەروەردەکردن یان هەر لەگەڵ ساتی لەدایک بوونەوە پەروەردە دەست پێ دەکات؟ وڵا پەروەردە نەک لە کاتی دایک بوونەوە لە پێش لە دایک بوونەوە دەست پێ دەکات دەبەرەوەی بە پێی ئاڕاستەکان و ڕێنمایەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە ئاڕاستەمانەکات چێ هەڵبژێرین بۆ دایکی مناڵەکانمان بۆ خوشکانی چی هەڵبژێرن بۆ باوکی مناڵەکان دیارە دیاریکردنی خێزان و بۆ هاوسەرگیری دیاریکردنی هەرێک لە چ پیا چ ئافرەت ئەوە لێەوە خەم خواردنە بۆ داهاتووی مناڵەکان و لەو کاتەشەوە کە ئەم مناڵە لە دایکە بێت جێبەجێکردنی ڕێنماییەکان وەکو سونەتەکان و عەقیقە و هەمووەتە ئەوانە و پاشانیش کاتێکە مناڵە وردە وردە دێتە ناو کۆمەڵگەوە لەویایتر وردە وردە پەروەردە لە ڕوو عەمەلیەکەیەوە دەست پێ دەکات بە تایبەتی ئەوەی کە زۆر کاریگەری هەبێ بۆ پەروەردە مەسەلەی ڕێنمایی دایک و باوکە مەسەلەی یەک ئاڕاستەی دایک و باوکە و هەروەها حەڵال خۆری دایک و باوکە بە تایبەتی باوک بەچی ئەم مناڵەی پەروەردە ئەکات وەکوتم لە پێش هاوسەرگیریەوە پەروەردە دەست پێ دەکات. باشە ئێستا کە بەڕای تۆ تا چەند پەروەردە بۆتە سیستەمێکی یان پەروەردەی خێزانی ئاستەنگی هاتووتە پێش و ئاستەنگانە چین کە هاتوونەتە بەردەم پەروەردەی خێزانی و پەروەردەکردنی سیستەمی پەروەردەکردنی بەگشتی قورس کردووە. پەروەردەی خێزانی دیارە کۆمەڵێ مناڵێن پلان کۆمەڵە پیلان هەیە بۆ لە ناوبردنی خێزان وەکو کە دەیبینین و سەرمایەکی جەبەلاحی لە پشتەوەیە و دەجوڵێنرێت و کۆمەڵی ڕێکخراوی ئامانجدار دروستکراوە بۆ لە بینبردنی خێزان بۆیە ئەمە کاری خێزانەکان سەختتر دەکات
و پرۆسی هاوسەرگیری سەختتر دەکات پەروەردە سەختتر دەکات بەڵام خۆشبەختانە کۆمەڵگەی ئێمە الحەمدوللا ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەو هەموو فشار و زەخت و پلانگێڕیا کە بەرامبەر خێزان دروست دەبێت و خۆشبەختانە خێزانە ئیسلامیەکان و خێزانە دیندارەکان ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێن و نموزەجی جوان و جوانتر پێشکەش باشن ئامۆژگاری تۆ بۆ دایک و باوکان چییە بۆ منداڵەکانی و پێویستە منداڵەکانیان لە سەردەمی ئێستاکەدا ئاشنای چی بکەن تاجەن مەدرسە قوڕانیەکان پێویستن پێویستە دایک و باوک چۆن خەمەخوا لە مناڵەکەی لەو ڕۆژۆکە لە دایکە بێ لە خواردن و لە جلو بەرگی و ئەم مناڵەکە کە دووردەوردە گەورە بێت خەمیە خوات شتە تەرفیهەکانی بۆ فەراهەم بێنێ و بۆ دەستە بەر بکات ئەبێ ئاواش خەمی پەروەردەی بخوا بگرە زیاتر چونکە ئەگەر خەمی پەروەردەی خوارد سبەینێ ئەم مناڵە ئاڕاستەیەکی جوان وەرەگرێت و خۆشی لە بەریا حەسێتەوە و کۆمەڵگەش لە بەریا حەسێتەوە بەڵام ئەگەر تەنها خەمی خواردن و بابەتە تەرفیهەکان و جلو بەرگەکەی خوارد دوای تەمەشاکات سفر هیچ بەدەستەوە بۆیە پەروەردە زۆر گرنگە خەم خواردنی لەلایەن دایک و باوکەوە و هەروەها ئاڕاستەکردنی ئەم مناڵانە خۆی لە ماڵەوە چۆن ئاڕاستەیان دەکەن و هەروەها ئاڕاستەی کوێشیان دەکەن سەبارەت بە وەکوتم ئەرکی خێزان ئەرکی دایک و باوک ئەوەیە کە ئەم مناڵە لە لای خۆیان وردە لەسەر ئاشنانکەن بە بابەتە خێزانیەکانیان ئاشنانکەن بە بابەتە دینەکانی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت لە 7 ساڵیا فێری نوێژیان بکەن دیارە ڕێنمایەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەنگاو بە هەنگاو دیاری کردووە و دوایش ئەم مناڵە طبعا تەنها دایک و باوک فریان ناکرێت ئەم مناڵە پەروەردە بکات چونکە هەکەم لە ماڵێ هەژمونی ئیعلام هەیە هەژمونی بابەتە ئەلکترۆنەکان هەیە هەژمونی فەیسبوک ئەو بابەتە هەیە بۆیە خۆشبەختانە ئێستا کۆمەڵە سەنتەر و کۆمەڵە ناوەند و کۆمەڵە شوێن هەیە سواز بەخوای پەروەردگار کە مناڵی لێ پەروەردەکرێت ئێمەش ئەلحەمدوللا لەمەیە دوانەکەوتون و ئەلحەمدوللا کۆمەڵە شوێنمان هەیە کە پەروەردە و فێرکردن و فێری قورئانی پیرۆز و ئاڕاستەی مناڵەکان بکەین بۆوێ هاوکار ئەبێ لەگەڵ پەروەردەی دایک و باوکێ اذهب أنت وأخوك بآياتي ولا تنيا في ذكري اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى دەست خۆش بێت بسم الله الرحمن الرحیم لەوانەیە مەجارەماندا ئەچینە سەر بڕگەیەکی زۆر گرنگ کە ئەویش نەرمونیانیە خوای پەروەردگار لە درێژەی چیرۆکی حەزەتی موسایە کاتێکە موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ هاڕوونی برایە ئەینێرێ بۆ لای فرعون خوای گەورە فەرمێ اذهبا إلى فرعون إنه طغى بڕۆن بۆ لای فرعون کە ئەو سەرپێچی کردووە و هەروەها ئەفەرمێت فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى لەگەڵیا بدوێن بە نەرمونیانی و هەروەها زۆر گرنگە کە ئێمە زمانی شیرین بەرامبەر بە یەکتری بەکار بێنین خوای پەروەردگار ئەم زمانە شیرینەی بە مرۆڤ داوە کە ئێمە بتوانین لەگەڵ یەکتریا بەکاری بێن ئەوە تا خوای پەروەردگار باشترین بەشەر ئەنێرێ بۆ لای خراپترین کەس کافەرمێ بە نەرمونیانی لەگەڵیا بدوێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی ترا فەرموویە لین الکەلام وبذل الطعام ئەفەرمێت نەرمونیانی یا لە سیفەتە جوانەکان نەرمونیانیە و خواردن بەخشینە لە چ ئاەتێک ترا باسی نەرمونیانیەکە ڕازگۆ ئەگەر بۆمان باس بکەیت لە زۆر شوێنەیە لە قورئانی پیرۆز بەخوای پەروەردگار نەرمونیانی کردوێ بەس دیاترینیان و کاریگەرترینیان فەرمایشتی خۆیان بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێ فەرمێت فەبما رحمة من ربك لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر ئەی محەممەد ئەگەر بێت و تۆ زمانت ڕق بێ یاخود قسەت قرس بێت ئەوەی لە چواردەورتە هەڵەتەکن و دوورکەونەوە یعنی بە جۆرە جۆرەکان وەک ئەوەی بڵین
گرنگتر لەوەی کە ئینسان حەقی پێ یا چی پێ ئەوەیە کە ئینسان چۆن ئەیگەێنێ حتى ئەگەر پێغەمبەریش بێت صلی الله عليه وسلم حتى ئەگەر پەیامەکەشی ئیسلام بێت و حەق بێ بە کاملی گەوێت و زمانی گەیاندنی پەیامەکەی زمانێکی تەندروست نەبێ شیرین نەبێ ڕێک نەبێ ئەگەری هەیە خەڵکی لە چواردەوری ئەم حەقە کۆنە بنەوە دەست خۆش بەس ئێستا گەر ببینین خەڵکی بۆ مەسلحەتی ژیانی خۆی و کەسابەتی خۆی زمانێکی شیرین بەکارهێنێت بۆ مەسلحەتی ئیشەکەی بەڵام ئەولاترێ ئێمە بۆ گەیاندنی دینەکەمان بەو پەڕی سەماحەت و لێبوردیەوە دینەکە بگەێنین بۆ ئەوەی بەرامبەرەکەمان لێمان وەرگێت لە گەیاندنی دینەکەش باوە لەو شوێنی تریش ئێمە تا پێمەری خاصەم کە فەرمێ فەلیەقول خەیڕا ئەو لیەصمت وەکو ئەوەی کە خێر طبعا ئێمە جیازیمان لەمە حەق و خێرە ئەوکوی خۆ دەوجارە عرضت کرد یعنی ئەگەر ئینسان حەق بڵێ فەرمێ خاص الله سلام فەرمێ فەلیەقول حەقا ئەو لیەصمت حەق بڵێ نیابێت ئەمە فەرمێ خەیر بڵێن چۆن ئینسان بەناوێت کە حەق بڵێ ڕق قساکە ناخۆش قساکە بەڵکو واجب لەسەری خێر بڵێ جا خێروتنیش زۆر بجار ئەوەیە کە بەرامبەرگات قبوڵی بکە و خێرەکە ئەولاتر و دقیقتر و جوانترە کە زۆر بەشی بریتە لە زمانێکی شیرین و جوان و گونجاو و شیاو هەروەها لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت هەر کەسێک لە ڕیفق و نەرمونیانی بێبەش بێ ئەوە لە هەموو خەیرێک بێبەشە بێت خوای گەورە موفقتان کا و هەتا وەکوانەیەک تر بەخوای گەورەتانە بسپێرین لەگەڵ کاک ڕازگۆم کوڕە گەورەی ماڵەوە و هاوڕێی کۆنی خۆم ڕازگۆجان سڵاو لێبێ خۆشحاڵم ئەمڕۆکە لە ماڵەکەیەوە بووینەم جارە بە فەرمی ڕازگۆجان حەزەکەم بزانم بۆ سەرکەوتنەکانی تۆ منداڵەکان تا چەند دایک و باوک ڕۆڵی کاریگەریان هەیە براوی خوا بەخێر بێنی خوا تاوان هەیبەتی ئەوەی کە کوڕە گەورەی ماڵەوە شتێکی لە خۆ پیاو پیاوە ترسی قسەی تیا بکە طبعا من مناڵی گەورەی ماڵەوە نیم ئەوە دادای ساب مناڵی گەورەی ماڵەوە بێسەرە بۆ حکومی پێی نەکرا بەرنامەکە بەشداری بکە یا بۆ کانەتی ئەویشەوە قسە بکەم بەشێک لەو حاڵەتێکی ئینسان پێایەتەیە پەڕە بەشێک لەو دەستکەوتانەی کە بەدەستی ئەنێ لەوەی ئینسان لە هەندێک تجاری بەهەست بکا بۆ نەبڵێت ئەوە من سعیم کرد و لە ئیمتحانێکا دەرچووم والحەمدولله خوا قودرەتی پێیاوم هەندێک شتی زۆر جوزئی ئینسان بەی خۆی بزانێ بەتەنیا ئەما کوسرەتی ئەحوال زۆرینەی کاتەکان هەموو ئەو شتەی کە ئینسان لە دنیایکە هەموو ئەو شتەی لە تەمەنی خۆیایکە بریتین لەو نەخشە سربەردەی کە لە ماوەی ڕابردووە دایک و باوک لە مێشی ئەم مناڵەیە چاندویانە هەندێک جار بێ ئەوەی خۆی مناڵک ئاگای لێبێت دیسانەوە تکرار و دووبارەی ئەو حاڵەتاناکە کە لە ماڵەکەیە کردوێتی لە ماڵەکەیە بینیوێتی بۆیە مەسەلەی کاریگەری دایک و باوک بەسەر کاک ڕازگۆ ئامۆژگاری دایک و باو یان پەروەردەی دایک و باو نیە تەنها قسەت بۆ بکەن جا کردارەکانی خۆی پەروەردەکردنی تۆیە زۆر گرنگە دایک و باوک لەوە تێبگا مناڵ ئەو مناڵی کە ناو ماڵەکەیە ئەژی لێت فێرە بێ بتەوێ یانەتەوێ کۆپی تۆ ئەکا هەمان قسەی تۆ ئەکاتەوە سبەینێ هەمان تەعاملی تۆ ئەکاتەوە ئەو مناڵی ناو سیراعێکی دایک و باوکیان گەورە بێ سبەینێک کە لە دەرەوە لە نقطەی خلافە لەگەڵ کەسێکی ترا هەمان ئەو سیراعە دووبارە ئەکاتەوە هەمان دەم بەرزکردنەوەکەی باوکی ئەکاتەوە هەمان گوێڕاڵی نەبوونەکەی دایکی دووبارە ئەکاتەوە بەرامبەر لە خۆ گەورەتکردنەکەی بەعکسەکەشی هەمان شێوە ڕاستە بۆیە ئەو مەرحەلەی کە مناڵ پێایەتێ ئەپەڕا بێت لە دایکبوونی هەتا هەندێک لە ئەهلی عیلم فەرمون پێش لە دایکبوونیشی بەس بەرحاڵ بەیان بڵێن لەو مەرحەلەی کە لە دایکە بێت لە دایکبوونی هەتاوەکو مەرحەلەی ئەم مناڵە لە ماڵات چێتە دەرەوە چێتە ماڵی خۆیەوە لەژێر کاریگەری هەیمنە و تەقلیدی ئەفکار و فکر و شێواز و هەڵسوکەوتی دایک و باوکیەتی باش ڕازگۆجان چێ ڕۆڵی سەرەکیە و لە پێگەیاندنی تۆ لە ماڵەوە لە پیا وێرە بڵە خێری دایک و باوکم لە ماڵەوە دایک و باوکە ڕۆڵێکە ئەخر زۆر ینی پشگیرت بوو هاوکارت بوو من لێرە با شتێکی زۆر تایبەت کە پێم وایە ئەم سیفەتەکەم بێت کە من لە باوکی خۆم الحەمدولله هەبووە ئەویش ئەوەیە باوک بتوانێت کوڕەکەی ئاراستە بکە بۆ ئەوەی لە دەرەوە قودوەی هەبێ چونکە یەکەمین قودوە بۆ کوڕ باوکی خۆیەتی یەکەمین قودوە باوکی خۆیەتی ئەمما باوکی ژیر و هۆشمەندەوەی بتوانێت کوڕەکەی تێبگەێنێ کە تۆ لە مەجای خۆتە لە مەجای فکریە بە ئەمە قودوت بێ لە مەجای حب و بووم لە ڕاضی خۆتە بە ئەمە قودوت بێ لە مەجای دینداریە بە ئەمە قودوت بێ دروستکردنی قودوە بۆ ئینسان کە باوکیە بتوانێت کۆمەڵی قودوە مناڵەکەی دروستکە واکە ئەم مرۆڤە ئەم مناڵە لە تەمەنی دیاریکراوی خۆیان بزانە ئێوە چۆن بێ ئێوە وەکو چێ بێ ئێوە چۆن پێ بگا بۆ مەرحەلەیەکی دیاریکراوە ئێمە زۆر یارمەتیمانەدان بابەتە لە پێگەیاندنی تاکە لەبەری لە مەرحەلەیەکە ئەم تاکە ون نابێ زانێ ئاڕاستەکەی بەرەوچێت تا وردەوە گەورەترە بێ ئیتر ئینجادەی خۆی پرسناڵەتی خۆی دیاریەکات و ئەمانجەکەی خۆی دیاریەکات واتە لار بابەتێکا پرسیارێکە بۆ دروست بووە تۆ قودوەیەکت هەیە و باوکە بۆ دیاری من دەوایە زۆر بەهرەمەند بوو لەو شێوازە بیرکردنەوە سکۆتی باوکمە ژەوێ باوک بتوانێت بۆ مناڵەکەی یەکەم خۆی قودوەیەکی باش بێت دووەم بتوانێت بۆ مناڵەکەی فرەقدوەیی باشە ئەگەر ئامۆژگاریەکی بەردەوامی باوکتم بۆ باسکێک کە بەردەوام ئامۆژگاری کردبی ینی لە منداڵی تا ئێستا هەر ئەم ئامۆژگاری کردبی چ شەیەکە باقوران دەسم نەیزانام دوای بڵم کوڕەکە ساڵح نییە نایەنی شتێک بێ زۆر دووبارەی کاتەوە ش زۆرە باوکم زۆر دووبارەیە کاتەوە بەڵام ئەندێک سیفات هەیە
وەک چۆنەمە داوای قەولمان هەیە داوای عملمان هەیە داوایکشمانە داوای ساڵمێتەیە ئەوەی ئینسان بە خوڵقی خۆی داوا بکە بۆ کاڵین شتێک کە باوکم فێری کردوون با بڵێن لەو شتانەی کە باوکم پێویست نەکابێڵە بەکو لە کردەوە فێر بێتم دوو سیفەتی زۆر دیاری کراوە یەک لە پێناو خەڵکبوونا نەتبێ ئەوەی کە چاوەڕی شتێکیان لێ بکەی ئەو دیارترین سیفەتەکە بۆ نمونە من وەرم گرتە بێ لەبەرەوەی ئینسان زۆر کەشتێک زۆر دووبارە زۆر لە ژیانی باوکمان دیبێتم کە بەدەم خەڵکەوە چۆ بە یارمەدانی خەڵک بێەوەی باوکم لە نچیا چاوەڕی شتێکی کردبێ خو بێەوەی بینی بێتەوە شتێک چۆ بۆ کێشە حلکردنێ دوجار لە حەقی ئێمە ڕۆشتووە و چۆ بۆ کێشەیەکەی متوانم بۆ چێتی بۆ جێمانە بەس کە تەمەنم گەورەتر بۆ سێرم کرد ئەوەی کە ئینسان لە خەمی چارسەکردنی کێشەی خەڵکا بێ لە سوڵحی خەڵکا بێ لە یارمەتیدانی خەڵکا بێ ئەوەیە کە لە سیفەتە دیارەکان سیفەتی دومیان لە دایکمەوە با بڵم ئەویش ئینسان بڵم هەر دڵی لە باوکمەوە فێر بووم من خۆ مەسمەمە ترسەکە کرد کە دوای جویان لێ بێتەوە یەکسەر چوم تەبیعەتەن من تەبیعەتم زیاتر بۆ بەرەو دایکمە یعنی لە دایکیشمەوە زیاتر کرای بڵم خۆڕەوشتم زیاتر چوومەتەوە سەر دایکم شتێکیش هەیە زیاتر کوڕ ڕاستە تەبیعەتە خارجەکەی لە باوکێکی ئەمە خولوقەکەی زیاتر دەچێتەوە سەر دایکی بە شێوەیەکی گشتی زۆر زوو دڵمێشە زۆر زوو دڵمێشە درەنگ بیمەچێتەوە درەنگ بیمەچێتەوە تۆ زۆر پیاوە ڕازەوە ئەو دوشتە زۆر دایک بەسێ بەڵام لە پاڵەوەیە دەست و دڵباشی بوو لەحظەی تو بوو نەفسەی تۆ دڵناسکی لە بۆ نەباتەدا بڵێ تۆ کوڕێکی نەرمونیانی ئەویان خەیب ئەویان دەست کە لە خۆی دڵناسکی پیاو نازانێ وەصفە زەمبە ناوێرە بڵێم بەرحاڵ لە دایکمەوە دوو سیفەتی زۆر شایع و بەربڵاو کە کاریگەری ڕاستەخۆی لە پەروەردەی منە هەبووە یەکەمیان شێوازی قسەکردنە یعنی ئەو ئەکرێ بڵین ڕاستە بەلاغت بەشێکی بەری خوایە بەڵام بەشێکی زۆری ئەو چاندنە جوانەیە ئەو چنینە جوانەیە کە دایک لە مەرحەلەی سەرەتا لەگەڵ مناڵەکەیکە دایکی مێگە عادەتیەوە بە تەواوەتی عەقیدەوە پێمان یعنی مەوە دانیشتووە لەگەڵمان هەر لە مناڵیەوە قسەی لەگەڵاکردنەوەی دوانی بە تایبەتی فێرکردنی شێوازی قسەکردن و نەرمی بۆیە نەرمی لە قسەکردن و ئوسڵوبی قسەکردن شێوازی قسەکردن و دوان ئەوە هەموو فەزڵێکی دایکمە بەشی دووهەمیشی لەوەی کە لە دایکمەوە فێر بێتم خەمخۆریە یعنی ئەو عادەتی هەیەی دایکم بۆ کوڕەکانی بۆ ممناڵەکانی بۆ خوشک و بۆ براکانی خۆی زیاد لە حەد بەڕەحمە زیاد لە حەد خەمخۆریانە ئەو سیفەتە زۆر جوانە لەبەر ئێستا من لە ژیانی خۆما بۆ من لەسەر چوادری خۆم کۆمەڵێک برادرم هەیە برادرانم کردو بە برا طبعا ئەم 3-4-5 برایە ئەوە ئینشاڵڵا دوای بەرنامەکە بینەوە ئەوانەی کە پشت و پەنان لە ڕێنوە لە ئارامە لە هیوایە لە محەممەدی چەم 4-5 کرد کە ئەوانش ناوم نێنابێت ئەم 4-5 ئەو دڵسۆزێکی ئێستا بۆن من لەبین یەکە هەمانەوەی کە لە هەر دقەیەکایکی شتێکی پێویست بچین بەدەمیەوە بێ ئەوەی چاوەڕێ هیچکەین سێرەکەم بەشێکیم لە باوکم هێناوە وەکو دروستکردنی علاقەکە بەشە خەمخۆریەکەشیم ئەسڵەکەی کە بۆی خەمخۆربی لە دایکمەوە هێناوە زۆر باش کاک ڕاستگۆی لێرە ئەگەر پەیامێک ڕاستی دایک و باوکان بکەی بۆی کە منداڵەکانیان سەرکەوتو دەرچن پێیان دڵی چی یعنی ئەگەر بە چەند وشەیەک بۆم کورتیتەوە زۆر بە سادەیی یەکەم چاکترین دایک و باوک بیزانێ ئەوەیە ئەوەی ئەیکەی لە دەرفەتی مناڵیە دووبارە نابێتەوە و لە کیسە چێ ئەگەر نەیکەی واتە مناڵی تەمەنی مناڵەکەت دەرفەتە ئەمە بێ هەموو دایک و باوکی لی تێبگا لە کیست چوو دوایی کە گەورە بوو قورسی زۆر قورسە بتوانانی ئاراسی بکەیتەوە کوردوارە لە دارە بە خواری گەورە بوو دوایکە گەورە بوو ڕێک ناکرێتەوە تەمایە و تەواو ئەشکێت بۆیە زۆر میمە یەکەم دایک و باوک دەرفەت سێریکەن دووهەم لەم دەرفەتەیە بە شێوازێکی مەسئولیانە ینی هەست بە پرسیارەتی بکەن مامەڵەکردن هەستکردن بە پرسیارەتی چییە ئەرکی دایک و باوکە بە دوای مەسەلی پەروەردەیە بچێ ڕاکە بە دوایە بۆ نمونە کە بینی مناڵەکەی تووڕەیە مناڵەکەی بۆ نمونە شبرزە چێ بچێ بۆ لای دکتۆرێکی دەرونی بۆ لای مامۆستایەکی بە دوایە بچێ یەکەم هەستکات دەرفەتە دووەم بە شێوازێک هەز مەسئولیت کار لە بەرامبەریە سێم و چوارەم سێم قیەمی تیا بچێنێت بەهای تیا بچێنێت بە هەواڵەکان تر بە هەواڵەکانەوەی ڕازگۆیی یا سەدقە ئەمانەت پارێزێتێ چوارەم و کۆتاییش ڕێچکەی ژیانی مناڵەکەی دیاری بکە لە خوێندن لە پارەپێدان چی بۆی بزانێ ئەم مناڵە کە گەورە بێ بڕوچێڕێت دەست خۆش بێ زۆر سپاس. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان
وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام. دوسي صار لمو بيش ويكن جار باوكم قرآني دخوين مني جلو وتم توصيكم بيبلا دعي هنا قرآن هنا صورة لبر كردو دعي تسون كربة دولة لنا عندي رابون روجاني دو فما لنا عندي رابون ما مصاي زور باشي ليا ومن هر ألويش فيري خوينوي قرآن بوم زيادة الحول مداوة لقليا زور سباسي عندك. الله أكبر الله أكبر الله أكبر بسم الله. الله أكبر. تكررت بعدك. اللهم لك صمت وبك آمنت وعليك توكلت على رزقك أفطرت ذهب الظمأ وابتليت العقوة وثبت الأجر إن شاء الله. يا ربي خوايا جان لماني قبول كيت واي پروردگار پاک مان كيتوا خوايا جان أم رمضان بسرمانا نرواد إلا لما راضي بو بيتي خواي پروردگار أم رمضان بسرمانا نروى إلا بخشي بيتني وجنة الفردوس بخمان بدز بين إن شاء الله. يا ربي خوايا جان يكي بخاتي ناو صفة برزكاني خود مسلمانا لهرشو هن بدميان وبيتو سريعان خيتو لنا راحتي نجاتي عن بيت. يا ربي خوايا جان همو أو خانوادانيك ناڕەحەتن و دەستیان کورتەوم لە مەشاکیلان خوای پەروەردگار بەدەمیانەوە بێت و دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیتەوە. خوای پەروەردگار پاکمان بکەیتەوە، ساغمان بکەیت، بمان کەیتە خزمەتکاری ئەم دینەی خۆت. ئامین ئامین والحەمدولله رب العالمین. الله أكبر. سبحانك اللهم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. بسم الله الرحمن الرحيم. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. الله أكبر. سمع الله لمن حمده ربنا ولك الحمد. الله أكبر. بەناوی خوا لە بڕگا پرچێژ و خۆشەکەین هەروەکو گوتومانە هەر خێزانێکی بەختەوەر دەبێ ئاشنای تایبەتمەندیەکانی یەکتر بن. ئەمڕۆ چەند پرسیارێکی تایبەتمەندم ئامادە کردووە هەم بە کاقاسم و هەمیش بە دایکی ڕازگۆ بزانین ئەوان تا چەند ئاشنای و تایبەتمەندیانیان پێشتر بیان لێ کردوەوە کە گرنگی بەم بابەتانە بدەن. سەرەتا ڕووی پرسیارەکانم لە دایکی ڕازگۆ دەکەم کە پرسیارەکانم تایبەتە بە کاقاسم. بەڵام بۆی کە ئەو جێی لە وڵامەکان نەبێ و باشترین شتیش لە مانگای جوێ بدەینی قورئانی پیرۆزە کە حەزی ئەم ئیتفۆنە لە گوێکە و تۆزە گوێمان بۆ لە قورئان بگرێت تا تۆزە گفتوگۆ لەگەڵ دایکی ڕازگۆیەکە. باوم بای دەشت بۆ بکەمەوە.
کراوەتەوە بشی خوێنەوە بە هەمان شەوە بشی خوێنەوە بۆی کە تەرکیزە لەسەر حرفەکانی سەوتی ئەویش نەبێت لا خەمن نەبێ قۆپی ناکەم زۆر باشە فەرم دەست پێ بکە تۆ طبعا ئێستا کاقاسم گوێی لە قورآانی پیرۆز گرتووە گوێی لە دەنگی ئێمە نییە ئێمەش گفتوگۆی چەند تایبەتمەندیەکی کاقاسم لەگەڵ دایکی ڕاستگۆکەین دایکی ڕاستگۆ من حەزەکەم زانم هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم کاقاسم زیاتر حەزی لە جلی کوردیان جلی فەرمی و ئەو بابەتانە چەندە ئەمڕۆ بە جلی کوردیش بەشدارە زیاتر حەزی لە جلی کوردیە ینی زۆربەی جلوبەرەکانی جلی کوردیان پانتۆڕ و قەمیسە نا جلی کوردیە زیاتر جلی کوردیە زۆر باشە حەزت دەکرد کاقاسم ئەگەر پیشەی ئێستای نەبە هەرچەندە پیشەکەی ئێستاشی پیرۆزە چ پیشەیەکی تری هەبوویان خۆت وا حەز دەکەی ئەو حەزیە کرد چ پیشەیەکی تری هەبووایە نازانم بخۆی حەزی لە چی پیشێک بەڵام من پیشەکەیم زۆر زۆر بەلاوە پیرۆز و باشیشە باش ئەگەر ئەوە نەبووایە پێت وایە حەزی لە چ پیشەیەکی تر بوو مامۆستایەتی مامۆستایەتی مامۆستای قوتابخانەوەتە بەڵێ باشە بێگومان مامۆسای ئاینی یەکجار زۆرمان هەیە و وتارەکانیشیان کاریگەری بەسە زۆرێکمان هەبوو حەزەکەم زانم ئەوەی تو ئاگداربی مامۆسا کاقاسم سەرسان بە وتاری چ وتار خوێنێک مامۆستا فاتح مامۆستا فاتح حەزی پێیەتی بەڵێ لەبەرەوەی لە منتیقی خۆیان بۆ سەرەتا بۆیە یان لەبەر چ شتێکە حەزی بە مامۆستا فاتحەیە باشە باسی کرد لە سەرەتای بەرنامە وتی من خەڵکی منتیقی پیرەمەگرومە و ناوچانم لە نێوان سلێمانی و پیرەمەگرونە ئەگەر بڵێنە کاقاسم شوێنێک هەڵبژێرە بەڕای تۆ کوێمان بۆ هەڵبژێرێ گوندەکەی خۆیان سووسێ سووسی هەڵبژێرێ بەڵێ ینی ئەوەنە لە سلێمانی وێژنا سلێمانی هەڵنابژێرێ ناوەڵە باشە دەستە خۆش بێ من ئەو وەڵامانەی ئاراستەی کاقاسم دەکەم زانین هەمان ئەو وەڵامانەیە کە تۆ پێت داوی کا حاجی گوێی لێ ئێمە نییە چۆتە ناو دنیای قورئانەوە ئینشەڵا خوای گەورە ئەوشمان هەر بۆ بە ئەجر دەنووسێ کا حاجی قاسم خوا گوێی لێمە کا حاجی بسم الله تەواو دەستە خۆش بێ قورئانەکە چۆن بوو قورئانە خۆش خۆش هەستێکی خۆشی بە میتفۆنەیە دوایی جێڵن بۆ تۆ دەستە خۆش بێ لێرە داینێ با ئەو پرسیارانەی چوار پرسیاری تایبەتمەندم ئاراستەی دایکی ڕازووە کرد زۆر بە متمانەوە وەڵامی داوە بێ دوو دڵش دەمە ئەو پرسیارانە ئاراستەی خۆشت بکەم بزانین تاچە نەمانە تایبەتبەندی تۆن ئەگەر هەر چوار وەڵامت وەکو ئەوەی ئەو گوتەوە کەواتە ئەمە زۆر گرنگی بە تایبەتمەندی تۆداوە و دەبێت لێرە سوپاس و ڕێزی پێشکەشکەیت باشە وەگەڕواش نەبێ هەر سوپاس و ڕێزی پێشکەشەکەین و هەر پێشکەشیەکەین بەس خۆش دەرەکە بزان بەس لەوە شەگەر هین بێ فراوانتر بێ و کاتە هەدیەشی لەگەڵا بێ بۆ نامە بەسمۆیە ئەگەر پرسیارەکە و کاتە فرەجەم سەرە بێ وەڵامەکەی باش پرسیار یەکەمم لێ کرد لە نێوان جلی کوردی و جلی فەرمی چاکەت و پانتۆڕیان پانتۆڕ و قەمیس کاکاسم حەزیوە چییە تۆ حەز بەکانیانە وەڵام من هەر زیاتر جلی کوردی لێ بەرەکەم حەزیش بە جلی کوردیان هەر لێ ڕاهاتووی نانە حەزم بە جلی کوردیە دەستە خۆش بێ مەوڵامە شتەوە بوو بۆ لە جلوبەرگا 100% زانم وە حەزەکات زۆر باشە حەز دەکرێت ئەو پیشەی ئێستات نەبووایە بەو کارانەی ئێستات مەشغوڵ نەبووە چ پیشەیەکی ترت هەبووایە یان پیشەت چی بووایە وەڵاهیەوە خۆم بۆ ئامادە نەکرد بەڵام ئەوەی کە لە ئەوەڵەوە کە خۆم ناسیوە زیاتر حەزم کردووە وەکو مامۆستای ئاینی یا دەعوە و بانگەواز لەوەتی بیرم کردوێتەوە هەر زیاتر حەزم بۆ جان ببووە زۆر باش مامۆستا چەندت دەمێت لەسەر ئەو پرسیارە ئەخر خۆ هەوڵێکی یا بوو بە مامۆستای مەکتەب مامۆستای مەکتەبی هەڵبژات بەڵام مشتێکی هەر مامۆستا هەر مامۆستایە جا هاتمەوە پەروەردەکاریە هەر مامۆستایە بەڵام ئەوە حەزی لێ بوو ببێ بە بانخواز یعنی مامۆستایەک زیاتر بەلایانی بانخوازیەوە ئەوەش مامۆستایەکی ئەوەش ڕاستە لەوێشان پەروەردەکرێت دەستە خۆش بێ ئەمە دەرەجەیەکی لێ شکاوە بەڵام هەر نزیکە لە وەڵامەکەی خۆی کێشەمان نییە لە مامۆستا ئاینیەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کاریگەری بە وتاری چ مامۆستایەکە حەزت بە وتاری چ مامۆستایەکە وڵاهی مامۆستا محەممەدی مەلافایق وتاریم حەز لێیە کەی تریش دەتوانی چەند هەڵبژار دەیەکەم پێ بڵێ وڵاهی تقریباً ئێستا
چونکەکەم دەرفەت کەمترە ئێستا جاران زۆر گوێت لە کوێ گرت ینی کە گوێت لە مامۆسایینەکانە گرت دەڤەری خۆتان ئەم دەڤەرەیە وڵاهی هینە مامۆستا ئاینیەکان بەعام توانین بڵێن زۆرن مەسەلەن هەر تۆ کاتێکە گوێ لە وتارە گریت هەر سەردەمە و مامۆستایەک دەرکەوتووە یعنی ئێمەش بە حکومەوەی کە چەند یەک دوو سێ دەیەکە هەر لە هەر دەیەکە چەند مامۆستا دەرکەوتە سەردەمی مامۆستا کرێکار بۆ سەردەمی مەسەلەن هەتاگەر تۆ زەبڕۆیتەوە خوارەوە مالە ئەحمەدی خانەخا و بەڵام دوجار ئەم سەردەمەی خۆشمان کەسایەتەکان مامۆستاکان مامۆستا بڵێ مامۆستا شەماڵ بووە مامۆستا تازانی یا مامۆستانی کە ئێستا هەیە هەرێک لە باشە با من سێ بژاردت دەمێ لە نێوان مامۆستا مەلا محەممەد مەڵەفایق و محەممەد مەلەفایق و مامۆستا فاتح شارستانی و دکتۆر عەبدولواحیدە پێت وایە خێزانت کامیانی کوتووە دکتۆر عەبدولواحید دکتۆر الواحیدی گوتووە زۆر باشە دوای پێت دەڵێمەوە کەکەی گوتووە با پرسیاری بسمە لای پرسیاری چارەم لە نێوان سلێمانی و پیرەمەگروم حەزە بە کامیانە هەروەتەن خۆشترە وەتەن خۆشترە جا هێشتا بچینە قوڵترەوە لە پیرەمەگروم چەند کوێ خۆشە هەر دەیەکی خۆتە هۆی شوێنێکە لی لە دایک بووی زۆر چاین هەلوێش لە دایک بووی سووسێ بڵێ زۆر باشە مێساژ یادگاریەکانی مناڵی کە هەچیتەوە دێتەوە بەرچاو دەستە خۆش بێ طبعاً فعلەن ئەوی شەر سووسەی ئاماژە پێدا بەڵام دەستمەوە سەر پرسیاری سێەم مامۆستا تۆ دایکی ڕازگۆ شتێکی ترت پێگوتی لە مامۆستا ئاینەکان بۆچی ئەوە دەگوت زۆر بێکۆ گۆمالێ گرتووە توانێ باس کرد مامۆستا یعنی گوێ زۆر لە مامۆستا گیراوە تۆ جاری وایە بە یەک گوتاری کەسایەتیەک کاریگەری هێوەیە یعنی جاری وایە ئێستا دکتۆر خالید چەند بابەتێکی هەیە کە گوێی لێگریت کاریگەری هەیە دکتۆر بەختیار یا مامۆستا هەرێکی لەو مامۆستا بەڕێزان مامۆستا شێرزاد سەردەمێک بوو مامۆستا بەشیر کە ئێستا مەسەلەن وەکو بانخواز نەماوە ینی تۆ جاری وایە بەهۆی بابەتێکە ئەم مامۆستا ئەناسرێت یعنی ئەو بابەتەش کاریگەری خۆی جێ ئەهێڵێت دەستە خۆش بێ زۆر سپاس طبعاً وەڵامەکانتان زۆر لێک نزیک بوو مامۆستا هەموو کاتێمە لێک نزیک لێک نزیکن دەخوای گەورەی ئینشەڵڵا هیچ نەیەختە نێوانتان و لێختان دوور کاتەوە تەنها لەوەی مامۆستا ئاینیەکە مامۆستا فاتحی ئاماژە پێدا بەڵام بۆ سیفەتەوەی خەڵکی منتیقەیەکین هاوڕێیەتیمانە بۆ خۆشەویستیمان بۆ هەیە و ینی پیاوێکی بەڕێزە زیاتر خۆگوێشمان لێگرتووە فعلەن بەڵام وەکو یەکەم کەسایەتی ئەوە ناچونکەکەم ئەلحەمدوللا مامۆستایانی ئاینیش ئەوەندە زۆرن کە جاری وایە تۆ لەم کاتەشا بیرن یەجنا کاریگەری هەمووی بەسەرەوەیە دەستە خۆش بێ دەست خۆش بێ زۆر سپاس دەچینە لای باوکی ڕازگۆ تایبەتمەندیەکانی دایکی ڕازگۆی لێ دەکەین بزانین ئەو تا چەند کا قاسم ئاگادار و گرنگی بە تایبەتمەندیەکانی دایکی ڕازگۆ داوە بەڵام پێش ئەوە دەبێت دایکی ڕازگۆ بچێتە جەوە خۆش و ئیمانیەکە جەوێکی قورآنی گوێ لە قورآنەکە بکرێت طبعاً ئێستا چەند تایبەتمەندیەکی ژیان خان لە کاک قاسم دەکەین بزانین تا چەند گرنگی بە تایبەتمەندیەکانیەوەتەوە چوار پرسیارم ئامادە کردووە دەبێت لەم چوارە هەر چواری بزانین ئینشاءڵڵا دایکی ڕازگۆ پێشتر ژیان خان ئاماژەی پێدا زۆر گرنگی بە تاریخی لەدایکبوونی منداڵەکان داوە پێم بڵێ منداڵ یەکەمتان لە چ تاریخێکە لەدایک بووە و وەک کێ ناوینەوە مناڵی یەکەممان لە ساڵی 90 لەدایک بووە ڕۆژەکەی شەشی دوو الله لەمەوە شەشی دووی 97 زۆر باشە ناوی چی بوو؟ ئیسراخان میوانمان نەبوو ئەم جارە باشە کێ ناوینە؟ وڵاهی خۆم ناومنا لە ڕەمەزانیشا لەدایک بوو ئەو کاتەش تەقریبەن ڕەمەزان هەر لە مانگی دووە بوو باش وەتا خۆت ناودنا بەڵێ باش دوایەم پرسیارە تەوانا ڕاستەی دایکی ڕازگۆ کەم زانێ و دەڵێت دەمێک شێ لە 97ەوە نهادبێ بە بیرە مابێ یەکەم منداڵە و شیرینە و
هەروایە بەزیتر دایما يعني تەرکیز ناخۆ شڵات تەواو باشە پێ وایە ژیان خان حەزی بە چ خواردنێکە وڵا ئێستا لەبەروی ئێستا بەرنمەیەکی خواردنی هەیە لەوە چه حەزی لە برنج و لە کۆمەڵی خواردن نەبێ بەڵام بە تایبەتی ئێستا زۆر زەڵات تاخوات زەڵات لا حەزی بە چییە تۆ دەبێت خواردنێکم پێ بڵێ حەزی بە چ خواردنێکە ئاوا ئێستا برنج نووسرا زەڵاتە نووسرا یەک خواردنی تایبەتمەند حەزی بە چی تایبەتمەند شفتە وڵی خواردنێکی ناخۆش من لەو خواردانەیە کە حەزم پێ نییە ئەلبەتە منیش زۆر حەزم لێ نیە بەڵام ئەو حەزاری نەگەر بۆ بەرنامە چوینە هەر ماڵێک شفتەمان بۆ نەکەن باشە پرسیاری سێم حەزی بە چ ڕەنگێکە ژیان خان ڕەنگ وڵا ڕەنگەکانی هەمووی پێ جوانە سەیرم ئەم وڵامە ئامانە هەمووی پێ جوانە جا ئێمەشمان پێ جوانە هەر ڕەنگێک بۆ شتێک جوانە بەڵام ئینسان بەس پێم وایە مارۆنی و ئەو مارۆنی پێ جوانە مارۆنی نیلی پێ جوانە دەڵە دوو هەڵبژاردنیش لێ وەرەگرەکەینە باش مارۆنی و نیلی نیتی هەناری مارۆنی هەر یەکێک بوو نییە مارۆنی هەناریەکە بەڵێ بەڵێ ئێستا لەوە پرسم پێمانە لێ پێ دوایە ژیان خان لە نێوان ئینان و ئیسرا کە منداڵی یەکەم و منداڵی کۆتاتانە کامیانی خۆشتر دەبێت و زیاتر ینی کو دەڵێ سەبووری و ئارامی بە کامیانەوە دێ بۆ لە خۆم ناپرسی کامیان خۆشتر دوێ بزانام تۆ زانی و کامیانی خۆشترەوێ ئەو بە سیفەتی ئەوەی کە ئیسرا کچە گەورەیە و ئێستاژ الحەمدلله هەر وەکو ڕەفیقوان ئیسرای خۆشترەوێت بەڵام کە ئیسرا ڕۆییوە هەر بە ڕۆشتنی ئیسلام کچەمان لە دایک بووە ئینانی خۆشترەوێت لە ماڵەکەیە ئەزیزانەوە تێگەیشتن کە کێ خۆشترەوێ تەواو نییە لە ماڵەوە ئینانی زیاتر خۆشەوێت بەس ماڵەوە نا بەگشتی لە نێوانە و دوو منداڵێکی خۆشترەوێ ینی بە ئەوەم لێ وەرگێ کاکە لە نێوان ئەو دوو منداڵە ئێستاکە کامیان ئەگەر ئەو پرسیارە لەو کەم پێ ئەڵی کامیان ئەگەر لە منی کەمەڵە مناڵەکە لە تۆ لەو بپرسم با ئیسرا دابنێ ئیسرا چونکەکەم ئێستاژ الحەمدلله ئێستا پەیوەندیان خۆشە و زۆر باشە دەست خۆش بێ وەڵامی پرسیارەکانمان وەرگرت ئێستا دەچینە لای دایکی ڕاستگۆ ژیان خان بزانین ژیان خان ئیتفۆنەکە داکەنە هەلەیکەوە دەست خۆش بێ لەگەڵ قورانەکە چۆن بووی خۆش بوو الحەمدولله ژیان خان چوار پرسیاری تایبەتمەندمان لە کاقاسم کرد سەبارەت بە تۆ دەمهوێ بزانین تا چەند وەڵامەکانتان یەک دەگرێت و یەکی منجار بابەتێکم لی پرسیار کرد کە گوێم لێ بوو لەم بابەتەیە زۆر باش نییە ئەویش لە دایکبوونی یەکەم منداڵتان چ تاریخێک بوو تاریخێکی پێگوتم بزانم تۆ چەندی دەڵێ لە دایکبوونی یەکەم مناڵمان بەڵێ لە 1990 بوو ڕۆژەکەی ڕۆژەکەی 27 ڕەمەزان بوو دووشەمە بوو 27 ڕەمەزان بەڵام تاریخەکەی شەشی دوو بوو بۆ لێن حەقی خۆی باش هەر لەم پرسیارەیە پرسیارێکی تریش تێدا بوو تەوا ناوی ئیسرایە کێ ناوینە باوکی لەوەیە نمرەی تەواوی بەدەستێنا 26 دوینەوە حوت دڵی خۆشم ناوم ناوە هەرویش باسی کرد کە ڕەمەزان بوو پرسیاری دووەم پرسیارم کرد کە جەنابەت وەکو خێزان وەکو دایکی ئەم ماڵە حەزی بە چ خواردنێک نییە حەزی بە چ خواردنێکە خواردنێکی پێگوتم حەز بە چ خواردنێکە زۆر زۆر حەزمەتی خواردنەکە زیاتر حەزم بە قەیسیە ئەمە وەکوشلە خواردن خواردن کاراسانی بۆ بکەم بۆچی لێرە ئەوە کاراسانی بۆ کرێک شلەکەم بۆ ئەوە شلەکەیە ئاخەتی خواردن و کوچی نازانم من خواردانەی کە لێەکەیت سووریەکەیتەوە لێ ئەنیت ئەی خۆیت پەتاتی سوورەکراوم زۆر حەز لێ پەتاتی سوورەکرا پەتاتە زۆر باشە حەزت بە چ ڕەنگێکە من زیاتر حەزم بە ڕەنگی مارۆنیە باش ئەوە زۆر باشە بەڵام هەر ئیزافەتەن بۆی کە تۆزێک بێنەوە پەتات و شفتە گەلک لێک دوورە حەز بە چ ڕەنگێکی تریشدا ڕەنگی پیرۆزەیشم زۆر بێ جوانە حەزم لێتی پیرۆزەکەی نرخی خۆ بکەوتم
واشە ڕاستە ئەمە حەزم لە شفتش زۆر زۆرە وایە بەتاتە و شفتە کامیان نه هەر بەعام حەزم لە شتە سورۆکراوەکانم و بەتات و شفتە و بۆتم ئاسان کردە گوتم سوورەکراوەکان شتێک بڵێ کە حەزی باسی کرد گوتی زۆری حەز لە شفتەیە بەڵام بەخوا پەتاتەم نیش حەزم لێ شفتە ناوەڵە زۆر باشە تەوان ئەوە پرسیاری یەکەم بە تەواوەتی ڕاست بوو لە تاریخی منداڵەکەتان لە دووەمە شفتە دەرنەچوو پەتاتە دەرچوو حەزی ئەو ئەنا هێستاش حەزی هەر پرسیاری لێ بکە لە بینی شفتە و پەتاتە کامیان هەڵە بژێرێت یەکەم وەڵام وەرەگرم پرسیاری سێمی شەر باش بوو ڕەنگەکە شزانی ماڕۆنی بوو پرسیاری سێم لە نێوان ئینان و ئیسرا کامیان هەڵەبژێری یان کامیانت خۆشتر دەوێت خۆی دایک هەموو مناڵەکانی وەکوێ خۆشەوێ بەڵام وەکو تایبەتمەندی کە زۆر زۆر تایبەت بێلام ئیسرا زۆر زۆر تایبەتە وڵی لەوەش ڕاست کرد دەستان خۆش بێ یەخۆ بەختەوەر بن وەڵامەکان زۆر زۆر لێک نزیک بوو ئیشەڵڵا هیوام وایە ئەوەندە شفتەی نەدەی تێکەوە بزانێت تۆ خۆشتی خواردن لات شفتەیە ئەم خواردنانە تۆزێک ڕێککەنەوە هیوام وایە جەنابیشت گوێ بدەیتە ئەو وتارانەی ئەو مواجیب بە چ مامۆستایەک لای ئەو گوێ بدەیتە ئەو مامۆستایانە زیاتر بۆی ئەویش لەم بابەتەیە ڕاست بێنێتەوە عفو بمبورە هین مەسەن ئەم تایبەتمەندیانە جاری وایە شتێک تایبەتمەندە بە منەوە 5-6 حەزم هەیە بەڵام ئەسڵی خێزان بینی ژن و مێر ڕێز و حرمەت لە یەکترگرتن و بە تایبەتیش ئەمە زۆر گرنگە بە ڕێی من کاتێکە لایەکیان تووڕا بێ ئەویکان هوەری تەغافول بێ ئاگایی بێنێتە خۆی و مەسەن گوێی پێنەدا بەرامبەرەکەی هەر بامان شێوە چ ژن بێت چ پیاو بێت سەرفی نەزەرکردن ئێمە سواز بخوا ئەوە تقریبن 26-27 ساڵە پێکەوە سواز بخوا کەمترین گرفتمان یا هەوراز و نیشتێ و هەبوو بەڵام الحەمدلله ژیانێکی باش و خۆشمان بەڕێ کردەوە بە تایبەتی کە بمبورە بە تایبەتی کە الحەمدلله ئێستا خاوەنی ئەم مناڵانەین و بەرهەمی ئەو تەمەنەیە کە پێکەوە بووین و ئازایەتیشی ئەم بۆ نەکەی من چونکە من بە حەقەت ئێستاش سەرقاڵیم زۆرە دەست خۆش بێ دەست خۆش بە کاک قاسم دەست خۆش بێ ژیان خان بێگومان ئەم بەرگەیە زیاتر وەکو بەرگەیەکی خۆشی و تەرفیهیە ئەگەرنا لەسەر ئەم حەزانە خێزان پێک ناهێنرێ بێگومان هەموو خێزانانێک کە ئێمە میوانی بەرنامەکانمان نمونەی خێزانی سەرکەوت و نمونەی خێزانی نمونەین بۆ کۆمەلگا بەڵێ زیان و خۆشەویستان بەمەندازەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی خێزان تاڵقەیەکی تر و نمونەی خێزانێکی تر بەیوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا.